بەشێکە ئەڵلقەیشی ترە لە کۆبوونەوە دوو قۆڵەکان کە لە نێوان ئێمە و برادەرانی یەکێتی ئەبێت و دەست پێکاوە هەروەها لەگەڵ لایەنەکانی تر لەم کۆبوونەوەیە باسی ئەو کێشانە کراوە کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ئێمە پێمان وایە کە ئەو کێشانە لە کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە بۆ کێشەی سیستمی سیاسی ئەمانە هەمووی ئەبێت لە ناو پەرلەمان و لیژنە یاسایەکانە باس کرێت چونکە بەلای ئێمەوە هەردوو لامانەوە وایە کە مەرجەعێت پەرلەمانە و هەموو یاساکان و کێشەکان ئەبێت لەوێ باس کرێ و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. بێگومان هەروەکو وتم ئەم کۆبوونەوانە بەردەوامی ئەبێت لە بینی هەردوو لا دووقۆڵی و هەروەها هەنێ جار ڕەنگ هەیە لەگەڵ لایەنەکانی تریش بە دووقۆڵی لەگەڵیانە دابنیشین. باسی مەسەلەی سیستمی سیاسی کە ئێستا بۆتە باسی هەموو کەس لە هەرێمی کوردستان و ڕاگەاندنەکان ئێمە جاریشکە دووبارەی یەکەینەوە کە ئێمە لەگەڵ سیستمی پەرلەمانین و لەگەڵ ئەوەین کە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بە جۆرەی سیستمی پەرلەمانی ڕێک بخرێتەوە. بێگومان ئێوە هەمومان ئاگادارین کە ئێستا بارودۆخێکی تر خەریکەیەتکایەوە لەسەر سنوورەکانمان ئەویش بردومانی تیارەکانی تورکیایە بۆ ناوچەکانی قەندیل کەوا خەڵکێکی زۆر بەهۆی ئەوەوە دەربەدەر بوون ڕایان کردووە و زیانیان پێگەیەنراوە. ئێمە لەگەڵەوەی کە دەست بەجێ ئەبێن بردومانانە لە ناو سنوورەکانی هەرێمە ڕابگیرێت و هیچ پاساویشی بۆی نییە چونکە ئەو تەنها زەرمەند لەم مەسەلەیە دانیشتوانی خەڵکی گوندەکانی ئەو ناوچانن کەەوە چەندین ساڵە پێشتر بەدەست بردومانی حیزبی باسەوە ئایان ناڵان ئێستا بردومانی لایەنێکی تر و وڵاتێکی تریشی هاتوۆتە سەر و ئەم کۆبوونەوانە هەروەکوتم بەردەوامە بێت و تێگەیشتنی زۆر تەواو لێک نزیکەیە لە نێوان هەردوو گۆڕان و یەکێتی لەسەر کێشەکان و بە بەردەوامی هەوڵەیەن کە بۆ چوون و چارەسەری هاوبەش بدۆزینەوە بۆ ئەم کێشانە. سوپاس. بەخوا قسەکان کە ئەوەی کە حەمە کردیەوە قسەی یەکێتیشە بەخوا ئێمە قسەمان کردەوە ڕێی هەردوو لە ئەوەیە کە ئێمە سوورین لەسەر سیاسەتی خۆمان سیاسەتمان مەعلومە و ئێمە لەگەڵەوەین کە ئەم کێشانە بە دانیشتن چارەسەر بکرێت و ڕێی خۆمانمانیژوتووە و ئێمە لەسەرەوە سوورین وەکو کا حەمە و باسی کرد ئەو خاڵانەی کا حەمە وتی هەموو خاڵی هاوبەشن و